بڕیاریاندا بوو بە یەکجاری بێنەوە سلێمانی و ئاواتەکانی ژیانیان بەدی بهێنن کەچی تەرمی هەرسێکیان پێش بەدیهێنانی خەونەکانیان گەیشتەوە شار. خێزانە کوردە سێکەسەکەی شاری بەغدا باوک و دایک و کچەکەیان کە 15 مانگە لە شوقەکەی خۆیان بە کوژراوی دۆزرانەوە تەرمەکانیان بۆ بە خاکسپاردنیان گەڕێنرایەوە شاری سلێمانی و لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی ڕێوڕسمە ئاینەکانیان بۆ بەجێهێنان و هەر لەوێش خوشکەزای سەرۆ خێزانە کوردەکە وردەکاری تاوانەکەی ئاشکرا کرد. کەسی کە تاوانەکەی ئەنجام ماوە چییە؟ کوڕێکی عەرەبە ناوی مەهدیە ناوت سیانی و هینەکەی هەیە چکەم بڕاستی تا سەسەری دانپیانانەکەیم نەکردو لەبەر مەشغوڵی بەڵام هەموو سەرە داوەکان پەنجیان بۆ ڕاکێشە. گومانتان لە کەسی تر هەیە؟ کەسی تر گومانمان لێنی ئەگەر خەڵکی تر هاوکاری کردبێ هیوادارین دادگایمە زۆر سقەمان بە دادگای چووکە زۆر هاوکاریان کردین و زۆر لە ماوەیەکی کەمە دۆزیانەوە. سکاڵان لەسەر کەسی تر تۆمارەکەن؟ کەسی تر و نەشمان کردووە هەر خۆی هەر ئەو شخصە. هۆکاری ڕووداوەکە ئەجێڕنەوە بۆچی ئێوە؟ ئێمە بۆ هیچی ناگەڕینەوە بەس بۆ هەر بۆ ئەوە کە ئەم کابرایە بە زوڵمێکی زۆری لەو برا و براژن و برازایەم کردووە هیچ شتێکی کەنیە هیچ شتێکی کەنیە. ئەوترێ داوای پارەیان لێ کردووە. جاریکە یارمەتی وشتی هەریاوە ئەم جارەش هاتووەتەوە ئیتر ئەمیش بزانە داوای مەبلەغی زۆری کردو ئیتر ئەمیش ئەجینا زۆر یارمەتی ئەو پیاوەیەوە. تەرمی خێزانەکە بەرەو گۆڕستانی سەیوان بەڕێکرا و هەر لەوێ هەرسێکیان بە تەنیژ یەکتریەوە بە خاک سپێرران کەسە نزیکەکانی دوایین پەیوەندیان لەگەڵ ئەو خێزانە کووردە بۆ جێڕامەوە. خاوەنترین خانەزات نەمەشاکلیان هەبووە لە دنیادا کچی وا خاوێن نهاتە سەردنیا لە دنیادا ژنی وا خاوێن نهاتە سەردنیا لە دنیادا ئەوەی کاکدارای بە شەڕەف و بەراموس و محتەڕەم و زیرەک نەبووە ئەوە تەسەڵفی عائیلەکە. دوایین پەیوەندی لەگەڵ ئێوە کەی بووە بۆ باسی چی کردووە؟ وەڵا هەفتەی دوو هەفتە لەمە پێش پەیوەندی پێوە کردین وتی تااقەتم چۆ لە بەغا منیش ئینشەڵا ئێمەوە و ئیتر ئەگەر ئێمەوانێ شوێنمان بۆ حازر کردو خانومان بۆ حازر کردو وتی تر منیش ئێمەوە بەرەو سلەیمانیە بمەوانێ و ئەوە. هۆکاری هاتنەوەکەی چی بوو؟ وەڵا هۆکاری هاتنەوەکە هەرەوە بوو تەقاعود بوو تر تااقەتی چوو بوو لە بەغا تااقەتی چوو بوو ئەوە بوو. دارە ڕۆفی تەمەەن 71 ساڵ لە ناحەی سوورداژ لەدایک بووە و عالی ڕەشیدی 66 ساڵ لە کۆیە لەدایک بووە و دوای هاوسەرگیریان لە ساڵانی 60ەکانەوە دەچنە بەغدا و هەریەک لە سەرۆ خێزان و هاوسەرەکەی فەرمانبەری خانەنشینی حکوومەتی عێراق بوون و خاوەنی یەک کەس بوون کە پزیشکی دەرمانساز بوو بە ناوی دکتۆرە شیلان. لە ڕووداوێکی دڵتەزێندا شەوی دووشەمە لەسەر سێشەمەیەم هەفتەیە پاسەوانێکی کونسوڵخانەی رووسیا کە نزیک دەبێت لە شوێنی نیشتەجێبوونیان بە شێوەیەکی دڕندانام خێزانە دەکوژێت و تۆمەتبارەکەش لە شاری هەولێر دەستگیر دەکرێت. داسیار محەممەد گەلی کوردستان سلێمانی.